چوارچێوەی ئەو ئامادەکاریانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ دەستپێکردنی پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێ کردووە. ڕۆژانە کاندیدەکان سەردانی بازنەکان دەکەن، سەردانی خەڵکی سنووری پارێزگای هەولێر دەکەن، بەڵام ئەمڕۆ جیاوازتر لە ڕۆژەکانی دیکە لەگەڵ یەکێک لە کاندیدە ژنەکان قسە دەکەم بۆی بزانم پلان و بەرنامەیان چییە بۆ کەسوکاری شەهیدان. لەگەڵ فەهیمە سابر قسە دەکەم کاندیدی ژمارە 12 لە لیستی 222 کە بە فەهیمەی شەهیدانی ژناسراوە. فەهیمە خاستڵاو دێبێ پلان و بەرنامەی تۆ چییە بۆ کەسوکاری شەهیدان ئەگەر بیت ئێرە؟ سڵاتان لێبێ پلان و بەرنامەی من ئەوەیە وەکو کاری هەمیشەیم کە هەمیشە لە خزمەت کەس و کاری شەهیدان و زیندانیانی سیاسی بوومە. کار و بەرنامە پرۆژەی منیش ئەوە دەبی لە وێندەرێ دەستمان هەبی لەو پرۆژە یاسایانەی کە تایبەتە بە کەس و کاری شەهیدان و زیندانیانی سیاسی و بەرکەوتەی چەچی چیمیاوی و لەبەر ئەوەی کە جیاوازێکی زۆر لە بینی موچەی شەهیدان هەیە و لە پلەی شەهیدان هەیە. موچەی شەهیدان لە 250,000 دەست پێ دەکات تا 4 ملیۆن و نیوی. من گوناحم چێ موچەکەی من ناگاتە ملیۆنەچی و کەچی یەکەچی دیکە موچەکەی 4 ملیۆن و نیوە و یەکەچکە 500 یەکەچکە 250 یەکەچکە 450,000. ئەگەر بتوانین پرۆژە یاسایەک تەقدیم بکەین بڕیاری لەسەر بدرێتن موچەی شەهیدانی کوردستانیش هاوتای مؤسسەی شوهەدای بەغدا بکرێتن، ئەو جیاکاریاوە و جیاوازیانە نامینێتن، هەموو کەسوکاری شەهیدان وەکو یەکتری یەک جۆر موچەیان دەبیتن. زۆر باشە، خۆشت زیندانی سیاسی بووی. پلان و بەرنامەی تۆ چییە بۆ ئەوانەی کە زیندانی سیاسی بوون لە سەردەمی ڕێژەمی باس؟ بەڵێ پلان و بەرنامەی من ئەوە دەبیتن لە زیندانیانی سیاسی ئەوانەی کە لە ژیان نەماینە مندارەکانیان وەکو ئیمتیازاتیان موچەکانیان وەکو هاوشێوەی کەسوکاری شەهیدان بیتن، چونکە ئەوان زیندانی سیاسی شەهیدی زیندوو بوون کە ئێستا لە ژیان نەماینەوە. یەک دووەم موچەی زیندانیانی سیاسی لە بەغدا لە سەروی ملیۆنەکە لە کوردستان 500,000 و زیندانی سیاسی دوو جۆری هەیە لێرکانە لە بەغدا یەک جۆرە. لێرکانە زیندانی سیاسی دەست بەسەرمان هەیە موچەکانیان 250,000، زیندانی سیاسی مەحکوممان هەیە موچەکانیان 500,000 نەرە. لە بەغدا یەک جۆرە و لە بەغدا موچەکانیان لۆ 25 ساریە ئەگەر زیندانی سیاسیەکە موچە خۆریش بیتن لەبەرەوە مافەچی خۆی بۆ کە کاتی خۆی زیندانی سیاسی بووە. و لە کوردستان لۆ 10 ساریە ئەگەر پاشی دەسارەکەی ئەوەی موچە خۆر بیتن دەبی یەکەچیان هەربژێری یان زیندانی سیاسیەکەیان فەرمانبەریەکە. جەما وا بکەین هاوشێوەی سوزنای سیاسی بەغدا سوزنای سیاسی کوردستانیش وەکووان هەمان ماف و ئیمتیازاتیان هەبیتن و بەرکەوتەی چەچی چیمیاویش بەدەر نییە لە زیندانی سیاسی و لە کەسوکاری شەهیدان. ئەوانیش هەمیشە دەبی وەکو شەهیدی زیندوو سیر بکرێن، چونکە ئەوان لە ئازارەکانی خۆیان بەس خۆیان دەزانن. دەستەکانت خۆش بێ، ماشەڵڵا پرۆژە و بەرنامەکانت زۆر بوون، دەستەکانت خۆش بێ. هەڤی ئەوە جێبیست بوون ئەمە پلان و بەرنامە یەکێک لە کاندیدە ژنەکانی باسنەی هەولێر بوو لە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەتایبەت بۆ کەسوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی کە خۆش یەکێک بووە لە ئەو ژنە سیاسیانەی کە لە سەردەمی ڕێژەمی باز زیندانی سیاسی بووە، بۆیە زیاتر پلان و بەرنامەکانی لە بواری هەم زیندانی سیاسی دەبێت و هەم کەسوکاری شەهیدانیش بوو.